بەڕێزان لە ساڵی 2022 ئامارەکەمان کە لە کۆی ئەو خوێنەی بەخشاو بریتیە لە زیاتر لە 10374 بتڵ خوێن و 27 هەڵمەتی خوێن بەخشین و زیاتر لە 450 چالاکی جۆرا و جۆر وەکو ئەنجامدانی سمینار و پشکنینی چاو بۆ قوتابیەکان لە قوتابخانەکان و چەندین هۆشیاری تەندروستی لەو بوارەوەدا. و کۆی گشتی هەڵمەتەکانی خوێنبەخشینمان لە ماوەی ڕابردوودا 208 هەڵمەتی خوێنبەخشین بووە. ئەمە جگە لە بانگەوازیە بەپەلەکان بۆ ئەو نەخۆشانەی نەخۆشی جگەر یاخود چاندنی گورچیلە لە کاتی پێویست خوێنمان بۆ دابین کردووە بە هاوکاری بانکەکانی خوێن کە زیاتر لە 100 بتڵ خوێن داوا کراوە لەو کاتی نەشتەرگەریەکە. و کۆی خوێنی بەخشاو لە ماوەی ڕابردوودا زیاتر لە 50,000 خوێنمان بەخشیوە و زیاتر لە 1500 چالاکی جۆرا و جۆر وەکو سمینار و ڕشۆپ و هاوکاری مرۆوی لە ئاخری ئەنجام درراوە. جێ خۆشحاڵیە لە ڕێکخراوەکە تا ئێستا 1700 خوێنبەخش هەڵگری ناسنامەی ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیانن و جگە لەوەی زیاتر لە 12000 خوێنبەخش ناویان تۆمارە لە ڕێکخراوەکە و زیاتر لە 120 کارژێر سەرپەرشتی کار و چالاکیەکانی ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیانەکەن لەسەر ئاستی کوردستان.